ڕاستی ئیرۆ واژۆکردن ئیمزاکردنە ئەvê لێكتێگەیشتنێ دناوبەرە وەزارەتا كشتوكاڵ و سەرچاوەکانی ئاودا و لەگەڵ دوو کارگەهێک گرنگ کار دەکەن لە کوردستانê بۆ بەرهەمئینانا دۆشاوی تەماتە کارێکی گەلێکی گرنگ بوو ڕاستی ژی ئەvە دکەفتە چارچۆvê بلابێژین ئەرکێت سەرەکیەت وەزارەتا مەدا بۆ پێشێخستنە ئەڤی بەرهەمێ نافخۆ وەک مەعجونێ تەماتێ لە کوردستانê وەزارەتا كشتوكاڵ بەری هەر تشتێکی وەزارەتا جۆتیارێت کوردستانەیە ji ber vê hindê jî em her sal bînîn demê berhemînanê belkî gelek gilî û gazinde ji cotiyarê me têne kirin ku ew berhemê wan naête teswîq kirin gelekî bi zehmet lê dikevitin belkî gelekî bi heder tête çûn hîvîdarîn ev lêktêgehiştine bite egerê wê hindê ku berhemê cotiyarê me bi taybet jî ji temata li seranserî Kurdistanê çû bi heder neçitin û hindek têgehiştin û eqûda girêbesta nîveka van her du kargeh û cotiyara da hemû berhemê wan bête saxkirin û bête întaçkirin û her wesa be bazarkirdin li sûkê me li Kurdistanê. بەڕاستی ئەوڕۆ ڕۆژێکی گرنگە لەسەر ڕێگای درستی پاڵپشتی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان ئەو بەرهەمەی کە لەلایەن جوتیارانەوە بەرهەم دێ وەچە ئەو بەرهەمەی لەلایەن هەردوو کارگەی دۆشاوی تەماتەی هەریر و شارەزوو بەرهەم دەهێنرێت. دەمێ کەمێک بگەڕێنەوە بۆ ڕابردوو بەڕاستی ئێمە ئەو گرفتی بە بازارکردن و ساکردنەوە بەرهەمی کشتوکاڵی چ بە ڕوەچی چ ئاژەڵی ئەو گرفتە چەندین ساڵە ڕوبەڕووی جوتیاران و وەزارەتی كشتوكاڵ و ئاودێری دەبێتەوە. بەرێ پارساڵ ئاگادار بووم بە تایبەتی بۆ بەرهەمی تەماتە خەڵکێکی زۆر بەرهەمەکانیان لەناو دەبرد لەبەوەی بەرهەم زۆر بوو خواستی بازارش لەسەر بەرهەمەکان بەو شێوەیە نەبوو. لەسەر ڕاستپاردەی بەڕێز جەنابی وەزیر پارێکە بە شێوەیەکی بەپەلە توانیمان لەگە هەردوو کارگە لێرەوە سپاسیان دەکەن کە بە دەنجی ئەمەوە هاتن بە تایبەتی کارگەی شارەزوو توانی لە ماوەیەکی زۆر کەم کارگەکە بخاتە گەر و بڕێکی باش لە بەرهەمی جوتیارانی وەرگرتەوە بە سەبارەت بە کارگەی هەری لە هەندێک کێشەی تەکنیکی نەتواندرا کارگەکە بە گەڕ بێخسترێتەوە بەڵام لەگەر ئەوەشدا بەشێک لە بەرهەمی جوتیاریانیان کڕیەوە سپاسیان دەکەن.